شۆڕشی کوردستان لە وەستان نەهاتووە. خەڵکی کوردستان دوای ڕووخاونی حکوومەتی پەهلەوی دەسەڵاتی خەڵکییان لە زۆربەی شارەکانی کوردستان پێکهێنا. کەشوهەوای سیاسی کوردستان ئازاد و دموکراتیک بوو. هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بە دانانی بنکە و بارگای خۆیان هەڵسوڕانی سیاسی خۆیان دەست پێ کرد. لەگەڵ ڕێفراندۆمی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان بە تێکرا دەنگی نەیان بە کۆماری ئیسلامیدا. ڕۆژی 28 گەلاوێژی ساڵی 1358 خومێنی فەرمانی جیهادی دژی خەڵکی کوردستان ڕاگەیاند. خومێنی داوای لە هێزە نظامیەکانی کرد کە بە هەموو تواناوە شۆڕشی کوردستان کۆتایی پێبێنن. با اونها باید با شدت رفتار کرد. دولت با شدت رفتار کند. ژاندارمری با شدت رفتار کند. ارتش با شدت رفتار کند. اگر با شدت رفتار نکنند ما با آنها با شدت رفتار میکنیم. بەنی سەدر سەرۆکۆماری جمهوری ئیسلامی داوای لە هێزە نظامیەکانی کرد تا قەیتانی پۆتینەکانیان نەکەنەوە تا کۆتایی بە کێشەی کوردستان دێنن. کۆماری ئیسلامی هێرشێکی گەورەی بۆسەر کوردستان دەست پێ کرد.
لەم هێرشەدا لە هەموو چەک و تەقەمەنیەک کە لە حکوومەتی پاشایەتی دەست نەخوارد و بەدەستیان هێنابوو دژ بە خەڵکی کوردستان کەڵکیان وەرگرت. خەڵکی کوردستان مقاومەتێکی بەرینی لە هەموو ناوچەکانی کوردستان بەراورنبەر بە هێرشی جمهوری ئیسلامی دەست پێ کرد. کۆمەڵە ڕاگەیاندنێکی مێژوویی ڕوو بە خەڵکی کوردستان بە ناوی کوردستان لە قۆناغی خۆتاقیکردنەوەدا دەرکرد. ئەگەرچی کۆماری ئیسلامی بە هەموو هێزیەوە دژ بە خەڵکی کوردستان هات بۆ مەیدان، بەڵام چاوەڕوانی مقاومەتێکی لەو چەشنەی لە خەڵک لە دژی خۆی بە خەیاڵدا نەدەهات. ئەم مقاومەتە هەوێنی خۆراوگری خەڵکی کوردستان بەراورنبەر بە جمهوری ئیسلامی بوو کە 44 ساڵ درێژەی کێشا و هێشتا کوردستان مەشغەڵداری شۆڕشە لە هەموو عێراق.